ئەمڕۆ بە پشتیوانی خی پەروەردگار 2011 باسێک لە ضرورەتی ڕێکخستنەکەم. ڕێکخستن مەبەست لەو ممارەسەکردنی ئەو فکرەیە کە هەڵمان گرتووە کە خۆمان بە شوێنکەوتوی ڕەوتێکە زانین، خاوەن فکرێکین، لەم فکرە دید و ڕێمان دیارە، خاوەن خیتابێکی سیاسین، شعارمان نان و ئەمان بۆ هەمووانە، کۆمەڵێک مفرداتی ترمان تیا شەرح کردوتۆ لە باسی مافی مرۆڤە، باسمان لە تەزکیەی نەفس کردووە کە ئەڵێن ئەو کەسەی خاوەنی فکری ئێمە بێ خیتابی سیاسی هەڵگرێ پێویستی بە تەزکیەی نەفسێت. تەمان هەر هی ئێمە نییە و هەموو مسلمانە گەگرێتەوە، هەموو مسلمانێکی خاوەن فکرێک کە لەسەر ئەساسی وحی دروست بووە، لەسەر بناغەیەکی عەقائیدی دید و تێڕوانینی خۆی دامەزراندووە، پاشان خیتابێکی سیاسی لە بانگەوازی پێغەمبەرانەوە وەرگرت و بۆ گۆڕانکاری کۆمەڵگەکەی، پێویستی بە تەزکیەی نەفسی خۆی هەیە، پێویستی بەوە هەیە ئەوەندە شیا و پەروەردە ببێ هەتاکو بتوانێت ئەم فکر و عەقیدەیە، ئەم خیتابە سیاسی، ئەم بانگەوازی پێغەمبەرانە هەڵگرێ. پاش ئەم سێ خاڵە باسمان لە کۆمەڵکاری کردووە بەردەوام. ئەڵێن کۆمەڵکاریەکەش فەرزە وەکو ئەوانی تر، ڕوکنێکیشە لە کارکردنی ئینسانی مسلمان. ئەنجا بەم چوار سیفەتە بە فکر و خیتاب و تەزکیە و کۆمەڵکاریەکە هەمومان پێویستە مەرکەزی پێکەوە ورە وزەمان بخەینە گەڕ بەرەو ئەو ئامانجەی دیاریمان کردو کە بریتێ لە دامەزراندنەوەی دارالئیسلامێک کە شەریعەتی خوا سەروەری یاساکەی بگرێتە بەردەست، کە ببێ بە مەوا و سێبەر و ئەمان بۆ هەرچی کەسێک کە دێتە ژێر ئەو سیستمەوە کە لەوێ داڵدە بدرێ، ئەگەر مسلمانی مرتەزیمیش نەوێ یا ئەگەر مەسیحی وێ ئەهلی کیتابە یا هەر کافرێکیش بێ بۆ ئەوێ، بەڵام داوای ئەمان بکەوەکو ئەحکامی ذمین و مستەئمینین. ڕێخستن خۆی چییە؟ سێشتی جەوهەریە ڕێخستن. ئێمە ئێستا هەرێکێ لە ئێوە تەماشای واقعی ئێستای ئەم ڕەوتەی خۆمان بکاتەوە، ئەم سێشتەی بۆ دەرەکەوێت. یەکەم، ڕێخستن بریتیە لە بواری تعبیرکردن و خۆناساندن. ئێمە بەهۆی ئەم ڕەوتەوە خۆمانە ناسێنین وەکو تاک. چ بمان ناسن چ خۆمان بناسێنین؟ بۆ نمونە برایەک دێ وتارێکەدا باز لەم ڕەوتەکە خۆیە ناسێنێ بەوەی کە هەڵگیری ئەم دید و بۆچوونی ئەم ڕەوتەیە. ئەمە وەکو تاک، وەکو کۆ ئێمە لەم ژوورەیە خەڵک وا ئەمان ناسێ، ئەمە ڕەوتێکی سەلەفی ئیخوانی جیهادی لەم بابەتانە کە خەڵک ناوی لێنێ، بەڵام ئێمە مهم ناومان ڕەوتێکە. ئەنجا ناساندنی هەواداران و تەرەفداران و پێگەکەمان و دۆستان و عەزیزانی ترمانن کە دێن لە ضمنی ڕەوتەکەیان نین، بەڵام لە تیشکی لە ڕووناکی ڕەوتەکەیە دوور نەکەوتونەتەوە. ئەوانیش دێن قسە ئەکەن، ئەوانیش دێن تێکستە نووسن، دێن بابەتە نووسن، لە سایتەکانە شت بڵاوەکەنەوە، هەر هیچ نەبێت دەستخۆشیە گەنێرن بۆ نووسەرێک. کەوابوو ڕێخستن جگەلەوەی ضەروریە بریتیە لە بواری تعبیرکردن و خۆناساندنی تاک و کۆ و هەواداران و تەرەفدارانی ئەو ڕەوتە. دووهەم، ڕێخستن بریتیە لە وەسیلەی بەگەڕخستنی تەواوی وزەکان بۆ زووگەیشتنە ئاواتمان، بۆی زووگەینە ئامانجی خۆمان پێویستیمان بەوە هەیە. 100 کەس لێمان کۆبەتەوە، 200 کەس کۆبەتەوە، ئەم 200 کەسە زیاتر کەمتر وزەکانیان بەگەڕخین. ئەمە چی پێویستەکە؟ بیان ناسین، بزانین وزەی چیان پێ، یەکێ نووسەرە، یەکێ مەلایە، یەکێ دەنگی خۆشە بە قورئان خوێندن، یەکێ دەنگی خۆشە بۆ سرود خوێندن، یەکێ بەخیلە، یەکێ چروکە، یەکێ ئازایە، یەکێ سەخیە، یەکێ ئینفعالیە، یەکێ کەتومە، یەکێ لە پێشەوە، یەکێ جسمی قەد و باڵای فەرقی وهەیە بۆ جیهاد باشە، یەکێ سەر و سیمای بە شێوەیەکی تر، هەر یەکە بە نەوعێکە، هەر یەکە لە وزەی خۆی بەگەڕ بخەین بۆ ئەوی لە مەجای خۆیەوە بخرێتە ئیش. ئەمەش کەوابوو ڕێخستن ضەروریە بۆ ئەوەی ئەم وزانە بە تەواوی بەگەڕ بخرێن، هەتا وزەی زۆرتر بەگەڕ بخەین زووتر ئەگەینە ئامانج. ئەمەمان چەند جار تکرار کردوتە لە وتارەکانە، لە دەرسە، لە هەموو شوێنەکە ئەمان و تەشبیهمانە کرد بە زەڕەبین.
ئەمانە دەگەر تۆ زەڕەبینێکی بچووک دانێ لەبەر تیشکی خۆرە خوریەکی شت لە ژێریا داناوە لەبەرەوەی زەڕەبینەکەت بچووکە چەپکەنەی تیشک کە پیا تێپەڕەکە زەمەنی زۆرتر ئەوێت تا ئەیسووتێنێ بەڵام ئەگەر زەڕەبینەکەت گەورەتر بوو چەپکەنەکە زۆرتر دێ تەرکیزە کاتە سەر ئەو شوێنەوە ئەیسووتێنە زەمەنەکەت بۆ کەمتر دەبێت بۆیە ئەو برابەڕێزانەی لەو ڕەوتە ئیشەکەن ضروریە حساب بۆ ئەوە بکەن هەموو وزەیەکی نوێ کە دێتە پێشەوە بەگەڕەخرێ زەمن بۆ ئێمە کەمەکاتەوە ئێمە ڕێی ساڵی 2010 ئەڵێن 2010 ضروریە 100 کەسمان هەبێ بۆی بەم 100 کەسەوە حرەکەت بکەین تەسەورکەن برانی بەڕێز لەو وەختەوەی کە زنجیرە حەلەقەکانی تەلەڤیزیۆنی ئەلحیوار بڵاوبووەتەوە بەردەوام خەڵکێک لە کوردستانەوە لە شوێنی جیاوازی کوردستانەوە پەیوەندیە کاتەوە بە ئێمەوە ئەڵێ کەی دێنەوە کەی ئیش دەست پێەکەن کەی ئیش لەسەر حسابی کوردستانەکەن ئێمە هەر ئەمە ماوتومانە ئێمە تا 2010 نیازمان نییە هیچ جۆرە تەوجیهێ لە کوردستانە بکەین بخەینە گەڕ ئیشکەین بەڵێ ئەشێ لەوێ هەوادارە و تەرەفدارە و خەڵکێکەیە سیدێک بڵاوکاتەوە یەکێ خەبەرە بڵاوکاتەوە یەکێ کتێبێک بڵاوکاتەوە لەو بابەتانە ڕێ لە کەس ناژیرێ بەڵام ئێمە بۆ خۆمان ئەمانەوێت جەماعی دەستە جەمعی کۆمەڵکارانە وەکو ئەهلی ئەم ڕەوتە لە 2010 کە تەواو کرد و 100 کادری ڕێک و پێکمان بوو تەوجیهەکە لێرەوە بە کۆمەڵ بگەێنینەوە ئایا چۆن ئەیگەێنین ئەو کاتە ئەوش بارۆزروفی ئەو کاتەمانەی زانی هەروەها ئەو واقعی کە ئیخوێنینەوە کەوابوو بە گەڕخستنی ئەو برابەڕێزانی لێمان کۆبوونەتەوە ناسینیان نزیک بوونەوە هاتوچۆکردن باشناسینیان هەرەوەندە نا ئەمە بزانی فلانی کوڕی فلان خۆیمە جنسی بۆ دەرناکەین ناوە ئەسڵەکەی بزانین مهمە ئەم پیاوە هاتووەڵم کاکە من ناوم ئەبوزەر غەفاریە ئێمە هەر سەلامی لێکەینەوە کاگە بوزەر بەڵام ئەڵێن کاگە بوزەر چیت خوێندووە کاگە بوزەر عمرت چەندە کاگە بوزەر ژەنابە ژنی هێناوە نەهێناوە کاگە بوزەر مشکلت هەیە هیچ جنسی ئیقامە کاک ئەبوزەر مەسەلەن پارە و ئیمکانیەت و ئیشکردنت ئەمانەی لێ پرسینەوە ئەمە ئەبوزەر بۆ خۆی ناوی ئاسۆیە خەڵکی فلان شوێنە ئەوە زۆر بەدوای ناڕۆینەوە چونکە خۆی وردە خۆیمان پێ ئاشناکە لەسەر ناوی هیچ ضرورەت تێنی ئێستا کەوابوو ڕێخستن بریتە لە بواری تعبیرکردن و خۆناساندن ڕێخستن بریتە لە وەسیلەی بەگەڕخستنی تەواوی وزەی ئەندامەکان بۆ هێنانە دی ئامانجەکەمان بە زووترین کات سێهەم ڕێخستن بریتە لە ئامێری تین و فشار لەسەر ناحەزان و دوژمنان ئێمە تاک ناتوانین زەختێ لەسەر ئەو تاغوتانە دروستکەین ناحەزان و دوژمنانی خۆمان دروستکەین بەڵام بە کۆمەڵە توانین وەختێک کە زۆرە بین 10 کەس بینە ترسین لە زیندان 100 کەس بین کەمترە ترسین هەڵێن 10 کەسیش بژیرە چییە یەک لە سەردەیەکی ئەگەر 1000 بووین و 100 کەس گیرە 100 کەسەکە قەڵەباڵغیکی گەورەتر دروستەکە بە شەرتێ 900 کەسەکەی تر بەردەوام دیفاعی لێ بکەن بەڵام ئەگەر لێی گەڕین هەر بەو شێوەیە هەمووی وەکو کاگوەلی زاخۆی لێ دێ ئەمێری زیندانیانی سیاسی لە کوردستان کە ئەوە 10 مانگ و 10 ساڵ و چەند مانگێکی تەکمیلە کردووە لە زیندانی پارتی تاغوت کە ئێستا 30 قسوور کیلۆی ماوەت 10 ساڵی کاملە لە زیندانایە بێ ئەوەی تۆمەتی هیچ شتێکی بخرێتە پاڵ بێ ئەوەی عسکەری بوو بێ نە پێشمەرگایەتی کردووە نە عسکەری کردو ئەم پیاوە گەر سایقی بن لادنیش وایە ئێستا لە ئێمە نەخولایەوە سوڕایەوە ئەم پیاوە ئەگەر خالید شێخیش وایە وەکو ئەڵێن پلانی داناوە بۆ 11 سپتەمبەر هەر وایە بدرە بە دادگا بڵێن ئەمە تۆمەتەکەیت بەڵام هەتاکو ئێستا پارتی تاغوت ناڵێت تۆمەتی وەلید زاخۆلی ئەبوو خوبەیب چییە ئەوە 10 ساڵ و چەند مانگێکیشە کە لە سایلۆی هەولێر لەسەر لەو زەمانەوە بردوویە و ئومەمی متحیدە ژەزانێ ڕێکخراوی مافی مرۆڤی ژەزانێ پەرلەمانتارانی ژەزانن پەرلەمانی کوردستان و پەرلەمانی بەغدا ژەزانن بەڵام لە هەمان کاتە بەو شێوەش هەروە بۆ پڕمە ئەساتە هەرماوەتەوە لە زیندان ئەمە گەر بێت و قووەتێک هەبوایە دوو بارزانی بفڕانایە بالمقابل سجنی بکردنایە لە ئەشکەوتێکە ئەو کاتە پارتی ئەکەوتە مساومەی ئەوە کە چۆن بەریت لەبەرەوە تۆ وەختێک کارەکەت جەماعیە
ئامێری تین و فشارد لەسەر ناحەزان و دوژمنانیش بۆ دروست دەبێت بەڵام کە تۆ بۆ خۆت هیچت نییە تۆ بەتەکید ناتوانانی چونکە ئەو کاتارە بە وەکو ڕێوی خۆت بپارێزی لە جیاتی وەکو شێڕ و پڵنگ هجوم ببین وەکو ڕێوی هەمومان خۆمانەکەی نەکوونەوە خۆمانەخینە هەڵیژگێکەوە خۆمانەخینە پەرژینێکەوە خۆمانەخینە ئەشکەوتێکەوە تاریکستانیەکەوە چەمێکەوە لەبەرەوەی نەماندۆزنەوە بەڵام ئەگەر بووین بە کۆمەڵەیەکی ڕێکخراوی منەظەمی ساحەب بەرنامەجی فکر و قەناعات و زیادکردن و ئامانج و قۆناغ و استراتیجەت و ئیدارە و مرکزیەتی کار و پارە و هەموو شتێکمان دیاری کردبوو ئێمە ڕۆینە پێشترە بکات